لارەکانی هەفتەی 21 خولی نایبی کوردستان و لە شاری هەولێر برایەتی لەسەر یاریگای خۆی میوانداری زاخۆی کرد. لانیوە یەکەم یاریەکە ئاستی هەردوویانە لاواز دەردەکەوتوو. برایەتی لەم دوو دەرفەتە خەریک بوو بە گۆڵ بگات. زاخۆش هیچ وەڵامێکی بۆ هەڕەشەکانی خاوەن ماڵ نەبوو. لە خولەکی 43 کاروان ڕەمەضان توانی بربەستی یەکسانی بشکێنێت و برایەتی بە گۆڵ یەکەم پێش بخات. نیوە یەکەمیش بەم ئەنجامە بە کۆتا هات. نیوە دووەم یاریەکە دەستی پێکرد. لە خولەکی 53 و یەکەم هێرش ئامانج ئەکرەم توانی گۆڵی دۆمیش بۆ برایەتی سەوزپۆش زیاد بکات. لە خولەکی 58 ناوبژوان لێدانێکی سزای بۆ زاخۆ ئەژمار کرد. چیانازی جێبەجێ کرد و سەرکەوتوو نەبوو لە کەمکردنەوەی جیاوازەکە و تۆپەکەی خستە دەرەوە. برایەتی گەڕایەوە دواوە بۆ پارێزگاریکردن لە گۆڵەکەی. زاخۆش هەموو هەوڵێکی بۆ کەمکردنەوەی جیاوازەکە و گەیشتن بوو بە گۆڵی یەکسانی. بەیارزەکی خەریک بوو بەم لێدانە ئامانجەکەی بپێکێت، بەڵام تۆپ بەسەر ستون چووە دەرەوە. دڵخواستە حسینیش بەختی خۆی تاقی کردەوە، بەڵام عەبدوڵای گۆڵپارێز بەرپەرچی دایەوە. یاریەکە بەم ئەنجامە درێژەی کێشا و بە دوو گۆڵی بێوەڵام بە سوودی برایەتی بە کۆتا هات. عم چی بێژین من حمێتش متوفرە بوومە بەس انسجامنا بينما دنينا وياديجك طبقانا نوكا كرة قدم نوكا فوتبول نوكا طبابي هكرتو فرصة استغلال لكن دي فرصة دي جول اخوي وما ضربة يعني بوما بنالتي هيك شيء بيجي او بنالتي ما استغلال نكر يعني على الاقل داب تشيكي بيجي دايار يبتشيكي جورينت بس هدي سبا ما استغلال نكر اعصاب وياري باعصاب بيجيك ان شاء الله بيجين شو بيجين انه كامي خباتي تكين وامي بس دامنين خوري واول جارج كل انا زاخو بيت ان شاء الله دهاتو وياريت بين ان شاء الله ام انجامت باش بين ندري وام اعاده شباب اعاده ترتيب وخاش هيك دوسيار يا مال دوران ولا تعادلين او ياري مدافع باش بو يا او فوزي بيني لخانه كاني بيشو نزيك بينو الحمد لله اول شيء وستمان تصرج اجلس دكين ثاني من بردمانەوە و لە خانەکانی پێشەوە نزیک بووینەوە. بەم شێوەیە برایەتی بە کۆکردنەوەی 27 خاڵ هەڵکشایە خانەی حوتەمی ڕیزبەندی. زاخۆش بە 17 خاڵ لە کۆتایی ڕیزبەندی دەبیندرێت. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.